بیرکردنەوەی بەڕێز مالکی فعلەن بیرکردنەوەیەکی عەشایری بووە. بڕیارەکانی بوێرانە بوون. کاتێک قەناعەتی بە شتێک دەبوو کاری بۆ ئەنجامدانی دەکرد. هیچ لێدوانێکم نەداوە بەڵێم بوجەی هەرێمی کوردستان دەبڕم. پێم وایە بەڕێز مالیکی وەک ژمارەیەکی گرنگ دەمێنێتەوە، بەڵام گەڕانەوەی بۆ پۆستی سەرۆکوەزیران بۆ تا بەشێک لە ڕابردوو. کەوتنی مووسڵ خۆی گومانی گەورەی لەسەرەکە ڕەنگە مالکی بۆ ئەوە بوو بێ کە لە دەسڵاتە بمێنێتەوە. گرنگەوەیە کە ئەمە وانەیەکی پڕواتا بوو بۆ ئێمە. دەتوانین بڵێن دیبلۆماسی نییە و هەروەهاش سیاسیش نییە. پێم وایە گەورەترین مەترسی کە ڕوبەڕووی عێراق ببێتەوە پرۆژەی زۆرینەی سیاسیە. نوری مالیکی لە ساڵی 1950 لە گوندی تۆیرج نزیک شاری حلە لەدایک بووە. بەکالۆریۆسی هەیە لە کۆلیجی ئوسوڵدین لە بەغدا و ماستەری هەیە لە زمانی عەرەبیدا لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر. دکتۆر فواد مەعسووم سەرپەرشتیاری ماستەرنامەکەی بووە. باپیری مالکی محەممەد ئەبولمەحاسن شاعیر و شۆڕژگێڕێکی دژ بە داگیرکاری ئینگلیز بووە لە بیستەکانی سەدەی ڕابردوودا. کاریگەری باپیری هۆکارێک بوو بۆ بە سیاسیبوونی مالکی و بیری بە هێزی دینی و قەومی. لەوانەیە بەڕێز مالیکی لەژێر کاریگەری شعر بوو بێت، بەڵام لە خۆی مژێ لێ بووە کە لە ژینگەیەکی ئاینی پەروەردە بووە. ئەو ژینگەیە کاریگەری تایبەتی بەسەرەوە هەبووە و ئەمە شوای کردووە کە پەیوەندی بە حیزبی داوەوە بکات. بیرکردنەوەی عەشایری ممکنە دوو جانبی تێدابی، ممکنە جاری وا هەیە جانبی سەلبی تێدابی، ممکنە جاری واش هەیە جانبی ئیجابی تێدابی. ئەو تەبعی کەلتوری عێراقی و کەڵچەری عێراقی تەسیری کردو لەسەر شخصیەتی. ئەگەر ئەمڕۆ دەیبینی لە سیاسەتی حکومرانی لە عێراق، سیاسەتی مالکی سیاسەتێکی عێراقی بەحتە، کەواتە تەسیری کەڵچەری عێراقی لەسەر شخصیەتی مالکی لە هەڵسوکەوتەکانی دیارە. بۆ نمونە مالکی ڕاستەوخۆ ئەگەر دژاتی یەکێک دەکات ڕاستەوخۆ دژاتی دەکات و سیاسەتی هەڵچوونی تایە شڵەژاوی تایە. ئەمەش تەسیری ئەو هەموو ساڵانەی کە لە عێراق ژیابوو. لە فترەی تەعاملی من لەگەڵ مالکی هەردوو جانبی تێدا بوو ها، یعنی ڕۆحیەتی وەتەنیشی تێدا بوو، بەڵام بەداخەوە حیزبە ئیسلامیەکان بتەوێ نەتەوێ زیاتر کارەکتەرەکانیان بەرەو تائیفەگەری دەبن. لۆیە تائیفەگەریەکە تۆزێک زاڵتر بوو بەسەر وەتانیەتەکە. ڕژێمە سیاسی کە ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکا دروستیان کرد لە عێراق هەر لە ستراکچەرەکەیەوە ڕژێمێکی تایفی بوو و هەر لەو ئەو فەلسفەی بە وجودهێنانی عێراقی لەسەر ئەساسی دژایەتی و جیاوازی بەرهەمیان هێنا. تو زەحمەتە، ینی لە ژینگەیەکی عەشایریەوە کە دەی دەوڵەت داری دەکەی تۆزێک زەحمەتە. لۆیە ممکنە زۆر سەلبیاتی تێکەوت لەو جانبە لە جانبی ینی دەوڵەتداری. بینیمان هەرشەکانی یەکسەر هێزی جوڵان لە ناسڕیە هێنای لای سنووری کەرکووک لە حاڵەتێکی تۆ پێ ئەو ڕێکەوتنە نێوانی وەزارتی پێشمەرگە وەزارتی بەرگری و هەروەهاش هێز ئەمریکەکان نابێت بە هیچ شێوەیەک هێزێک بجوڵێنیت ئیلا بە موافقەی ئەو لیژنەی تەنسیقی. بەڵام لە هەمان کاتیش ئەوەی کە لە مالکی بە حقات ئەمن بە جوانی دەیبینم، بە جوانی دیتم، ئەوە بوو کە مالکی دەتوانی قسەی لەگەڵا بکەی وەکو کوڕی عەشیرەت و دەتوانی قەناعەتی پێبینی لە زۆر شت و کاتێکیش کە قەناعەتی دەهات صاحبی قەرار بوو، قەرارەکەی دەدا. ئەو بە شتێکی زۆر گرنگ ناسراوە کە بوێرە. هەروەها بڕیاری بوێرانەی دەدا. هەندێک کەس بۆەوەی بڕیار بدات دەست بە ڕاوێژ دەکات، بەڵام ئەو وان نییە، ئەو لە بڕیارداندا بوێر بوو. مالکی کەسێک بوو زعیمێکی سیاسی بوو، کاریزمای هەبوو لە ناو شیعەکانە و پلانی بۆ دووردانا بوو کە بتوانێت سەیطرەی سیاست و حکومڕانی بکە لە عێراقا و کەسایەتەکەی لەو ئەوەی هەڵەگرت لە ناو شخصێتی خۆیە. تاوەکو ئێستا بڕوای بە هیچ پرۆسەیەکی بیرکردنەوەی جددی نیە و پێی ناڕەحەت دەبێت. ئەو بە بیرکردنەوە ناڕەحەت دەبێ و پێی وایە کە بە هەدەردانی کاتە. ئەو کاتێک گەنگەشە لەگەڵ خۆی دەکا، خۆی بە خۆی دەڵێت من پیاوی نییە و گۆڕەپانم، من کەسێکی کردداریم. کارکردن لەگە مالکی زەحمەت نەبوو.
ئاسانتر بوو لەوەی ئەتوو لەگەر یەکێکی تەکنۆقڕات یان ئینسانە کە لە هەموو شتێک بزانی شت بکەی لە هەمان کات نەفسە عشایریەکەی هەبوو بە ئاسانی ئەتوانی قەناعەتی پێبینی و حتا لە هەندێک مەواضعی کە تند بووە تێیدا ئەتوانی ساردی بکەیەوە و دوایی قەرارەکەی پێ بگۆڕی. لە ساڵی 1960دا کاتێک قوتابی کۆلیژ بۆ لە بەغدا پەیوەندی دەکات بە ڕێخستنەکانی حیزبی داعوە و نازناوی جەواد مالیکی وەردەگرێت. حیزبی داعوە ڕێخستنێکی ئیسلامی شیعیە. ساڵی 1950 لە عێراقدا مەزراوە. کار دەکات بۆ پێشخستنی ڕەوتی شیعەگەرایی و گرتنەدەستی دەسەڵات لە عێراقدا بە هۆکاری ئەوەی کە شیعەکان زۆرینەی خەڵکی عێراق پێک دەهێنن. سەرەتا لە شاری نەجەف مەرجعی شیعی ناسرا و محەممەد باقر سەدر دروستکەر و دامەزرێنەری ئەم ڕەوتە ئیسلامیە بوو. خەونی بوو دەوڵەتێکی ئیسلامی عێراقی بوونیاد بنێت. سەرەتا بە دەوری دابازنەیەک لە ڕۆشنفکران و گەورە پیاوانی شیعەلەی کۆبوونەوە و پشتیان گرت. یەکەم حەوزەی شیعی عێراقیان پێکهێنا. بیرروبۆچنەکانی سەدر جێی سەرنجی گەنجان و گەورە پیاوانی تێپەڕاند. زۆری نەبرد ڕەوتە ئیسلامیە شیعەکە بوو بە حیزبێکی ئیسلامی سیاسی. سەدان گەنجیان پەروەردە کرد و پێگەیاند. دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1970دا حیزبی داعوە پیرۆزباییان لە شۆڕش کرد و بەیعەتیاندا بە خومینی. ئەم هەڵوێستە سەدام حسێنی نیگەران کرد، دەستی کرد بە گرتن و کوشتن و ڕفاندنی ئەندامەکانیان. لە ساڵی 1970 محەممەد باقر سەدر و خوشکێکی گیران و لە سێدارە دران. زۆربەی ئەندامەکانیان هەڵهاتن بۆ سووریا و ئێران و شانەی چەکداری جیهادیان پێکهێنا. مالکی بوو بە سەرۆکی ئەو شانە جیهادیە. حزبی داعوە حزبەکی تا فترەیەک پێش ئێستا حزبەکی پۆڵاین بوو، یعنی یەکگرتوو بوو و بە تەواوی ئەیانتوانی دەسەڵات بگرنە دەست و لەسەر هەموو شتێک زاڵ بن لە عێراق. گومانیتیانە کە حیزبی داعوە و کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کەوتم لە سەرەتاکانەوە میانە ڕەو بوو، دوور بوو لە فکری تاعیفی، دوایی کەم کە شۆڕشی ئێران دەستی پێکرد و سەراعی مەزهبی لە دنیای ئیسلامە دروست بوو، بەتایبەت لە 96 کە بوو بە ڕوبەڕووبوونێکی خێناوی لە لوبنان تەوەتوراتی تاعیفی دروست بوو، لە سووریا دروست بوو و دواتر لە عێراق لە 96 گەشتە لووتکە. زروبیری ئاینی حیزبی داعوە یانەوەی بەبانگخوازەکان دەناسرێن کاریگەریان بەسەر ئەو بیرکردنەوەیەوە هەبوو. سەرجەم استراتیژەکان و جموجۆڵەکانی ئەو لە سۆنگەی استراتیژی ئاینیەوە بوو کە سەرۆک وەزیرانیش بوو هەر لە نێو هەمان چوارچێوەدا بوو. ڕۆحیەتی حزبی داعوە ڕەنجیدا بووە لە شخصیەتی جەنابی مالکیش بە هەمان شکل. حزب ئیسلامیەکان لە شیعە و لە سونە ئەنجا لە شیعەکان زیاتر بەرەو تائیفیەت دەڕۆیشتن، یعنی تائیفەگەری لەلایەوان زۆر مهم بوو. لە سەرەتادا ئەندامەکان هاوکاری حزبیان دەکرد، بەڵام دواتر کارەکە بە پێچەوانە بوو. حزب پۆستی سەرۆکوەزیرانی بە یەکێک لە کەسایەتیەکانی ناو حزب بەخشی و بە بەڕێز مالکی دەستی پێکرد. حزبی داعوە زۆر شتی بە مالکی بەخشی، بەڵام مالکیش زۆر شتی بە خۆی بەخشی، هەمان ئەو شتانەی بە حزب نەبەخشی. ئەوەی کە حزبی داعوە ئەوانی پەروەردە کرد لەسەری لە بیریان چوو. لە دوای خولی دووەمی سەرۆکوەزیرانی تاوەکو ئێستا زیانی زۆری بە حزبی داعوە گەیاند لە ڕووی سیاسی و ڕێخستنەکان و تەنانەت زیانی بەو ناوبانگە ناوازەی حزبی داعوەش گەیاند کە بەر لە ڕووخانی ڕژێمی بەعس و بەر لە دەستپێکی گۆڕانکاری هەیبوو. لیژنەی سەربازی هێزە جیهادیەکان بە سەرپرشتی نووری مالیکی دەستیان بە چالاکی سەربازی کرد. سەرەتا لە ساڵی 1970دا هەوڵی تیرۆرکردنی تاریق عەزیزیاندا لە بەغدا. تەقاندنەوەی سینەما نەسر و وەزارەتی پلاندانان و وەزارەتی ڕاگەیاندن لە بەغدا و تەقاندنەوەی سەنتەری بازرگانی و باڵێۆزخانەی ئەمریکی و فەڕەنسی لەکوێت. لە تەواوی ساڵانی جەنگی ئێران عێراقدا چەکدەرانی حیزبی داعوە کە مالیکی سەرپەرشتی دەکردن شان بەشانی سوپای پاسداران و سەربازە ئێرانیەکان لە بەرەکانی جەنگ دژی سوپای عێراق شەڕیان دەکرد. ساڵی 1970 ئەبوو مریەم کە هاوڕێیەکی مالیکی بوو بە سیارەیەکی بۆم ڕێژکرا و باڵێۆزخانەی عێراقی لە بەیروت تەقاندەوە و 60 کوژرا و 200 برینداری لێکەوتەوە کە یەکێک لە کوژراوەکان بەڵقی سەرراوی خێزانی شاعیر نزار قەبانی بوو. شكرا لكم شكرا لكم فحبيبتي قتلت وصار بوسعكم أن تشربوا كأسا على قبر الشهيد وقصيدتي اغتيلت وهل من أمة في الأرض إلا نحن نغتال القصيدة. بەڕێز مالیکی خۆی بەرپرسی ڕێکخستنەکانی حیزبی داعوە بوو.
زۆربەی ئەو پلان و ئۆپەراسیۆنە سیاسی و سەربازیانەی حزبی داعوە کە مالیکی دایڕشت بوون ڕوبەڕووی شکستی گەورە بوونەوە. ڕۆڵێکی گەورە و ئەو تۆیان نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە بە زیانی حزب دەشکانەوە. بە تایبەتی هەندێک ئەحکامی شەرعی کە کازم ئەلحائی فەقیهی حزبی داعوە دایڕشت بوون. من نامەوێت باز لە لایەنە فقیەکان بکەم، بەڵام لایەنە مرۆیەکەیان لایەنێکی تاریک بوو. بڵێ ئۆپۆزیسیۆنی عراقی و ڕەنگە هەندێک لەو ڕێخستنە ئیسلامیانەی کە لە ئێران بوون و لەوانش حزبی داعوە ئیسلامی ئەو ئۆپراسیۆنیان لە ئەستۆگەر، بەڵام پەنجەی تۆمەت ئاراستەی چێکران. لەوانەیە چەندین کەسایەتی بن، نەک تەنیا بەڕێز نووری مالیکی، چونکە ئەویش ئەمەی ڕەت نەکردەوە و نەشی گوت ئێمام کارەمان کردووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەن و کەسێک بەرپرسیارەتی لاستۆ نەگرتووە. راپۆرتێک لەسەر ئەو بابەتە سەفارەتی عێراق لە لوبنانەوە متهەمە بەو شتانە، بەڵام تا ئێستا دادگا هیچ هەنگاوێکی نەناوە. ئیتر ئایا بەڵگە هەیە بەڵگە نییە، ڕاستە ڕاست نییە، ئەوە دادگایەک لای کاتەوە. بەدڵنیایەوە بیرکردنەوەی ئەو سالێدانی بەرژەوەندەکانی عێراق بوو بۆ پێی کە ناکۆچی هەبوون و دانپێنانانیش لەم بارەوە هەبووە بۆی کە بەرژەوەندەکانی عێراق لە ناوەوە و لە دەرەوە کراونەتە ئامانج بە بیانووی ئەوەی ئامانجی ڕژێم بووە نەک دەوڵەتی عێراق. ئەم جۆرە ئۆپەراسیۆنە گیان فیداییانە هیچ کاتێک مای خێر نەبوون، هەروە هیچ سوودێکیشیان نەبوو یا دەستکەوتێکی ئەوتۆیان بۆ بانکخوازی و بانکخوازان نەبوو، بەڵکو بوونە هۆکاری کوژرانی سەدان بانکخواز و دەستگیرکردنیان و لە سێدارەدانیان بەبێبوونی هیچ کاریگەریەکی زۆر لەسەر داهاتووی دەوڵەت و داهاتووی ڕژێم. ئەوەشی کە دەڵێت ئەم ئۆپەراسیۆنانە کۆڵەگەکانی ڕژێمیان هەژاندیان بوونە ڕێگە خۆشکەر بۆ ڕووخاندنی ڕژێمەکە، ئەم جۆرە قسانە تەنیا پاساوهێنانەوەیە و منیش گەواهیدەری ئەمەم. لە بەهاری ساڵی 2003دا لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە سەدام حوسێن لەسەر کورسی دەسەڵات لابرا. حیزبی داعوە وەک بەهێزترین حیزبی شیعی دەرکەوتنەوە لە بەغدا و خواری و عێراق. نووری مالیکی و هاوڕێکانی وەک چەند کەسایەتیەکی سیاسی بەهێزی حیزب لە ئێران و سووریا وەگەڕانەوە بۆ عێراق. نووری مالیکی بووە وتەبێژی ڕسمی بەرەی حیزبە شیعەکان کە بوو نەبراوەی زۆرترین دەنگ لە هەڵبژاردنەکانی عێراقدا لە ساڵی 2005. نە حزبی داعوە و نە هیچ حزبێکی عێراقی ڕۆڵیان لە ڕووخانی ڕژێمدا نەبووە. ڕووخانی ڕژێم ئۆپەراسیۆن و پلانێکی نێودەوڵەتی بوو، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکردایەتی کرد. ڕۆڵی زۆر و گەورە نەبوون بەپێی لێدوانەکانی خۆی کە باسی کردووە سەرکردایەتی باڵای لایەنەکان بەشداریان لە کۆنگرە و کۆبوونەوەکاندا کردووە و ئەو خۆی تیاندا ئامادە نەبووە. کەسانێکیش هەن بە دیارێکراوی حەسەن عەلەوی کە دەڵێن بەڕێز مالیکی دوای گۆڕینی ڕژێم لە عێراق هات و کاتێکیش هات خاوەن هیچ پێگەیەکی بەهێز و تایبەتی نەبوو لە نێو حیزبی داعوەدا، لەوانەیە لەسەر ئاسی دوام و سێم کەسایەتەکان حزب بوو بێت. وەک هەموو ئەندامێکی دیکەی حزب هەوڵیان بۆ ڕووخاندنی ڕژێم دەدا، بەڵام دوای ڕووخانی ڕژێم بەڕێز ئیبراهیم جەعفەری نوێنەرایەتی حیزبی داعوەی کرد لە مەجلیسی حوکم. کەسایەتیەکانی دیکەشیان لە پشت پەردەوە دەستەی پشتیوانی بوون، یان لە مەجلیسی حوکمدا جێگری بەڕێز جەعفەری بوون یان وەزیر بوون. جۆرە زێدەڕۆییەکە کاتێک بانگەشەی ئەوە دەکرا کە ڕژێم لە سایی خوێنی شەهیدان ڕووخاو لە نێو چوو. پێم وایە ئەم جۆرە قسانە قسەی مردوون، تەنانەت غەیب و میتافیزیکیش قبوڵی ئەم جۆرە قسانە ناکەن. لە 16 نیسانی 2003دا حاکمی مەدەنی کاتی عێراق پۆل برێمەر پرۆژەی ڕیشەکێشکردنی بەعسی پەسەند کرد کە بیرۆکەیەکی ئەحمەد چەلەبی بوو. نووری مالیکی کردە بەرپرسی ئەم پرۆژەیە کە نزیک ساڵێکی خایاند. یەکەمین کار تەواوی وەزارەتی سەربازی عێراقی هەڵوەشاندەوە و ناردنیەوە بۆ ماڵەوە. دواتر دەستکرا بە داماڵینی تەواوی بەڕێوەبەرایەتەکانی دەوڵەت لە بەعسیەکان و کار گەیشتە ڕفاندن و ونکردنی هەندێکیان. زۆربەی کەیسەکان کە لیژنەیان بۆ پێکهێنرابوون ئەو لێژنانە نوێنەرایەتی حیزبی داعوەی دەکرد. لێژنەکانی ڕیشەکێشکردنی باس، نووسینەوەی دەستور، زۆربەی ئەو لیژنانەی کە لەو سەردەمەدا هەبوون بەڕێز مالیکی ڕۆڵی گەورەی تیاندا هەبووە. ئەمەش نهێنینی و زۆر باویشە. ڕەوانشاد ئەحمەد چەلەبی یاسای ڕیشە کێشکردنی باسی داڕشت. ئەو دەیویست لە ژێر ڕۆشنایی ئەو یاسادا ڕێژراوانەی ئەو ساکارەکانی بەڕێبکە و بیگونجێنێت. بەڕێز مالیکی ئەو توانایە و داهێنەریەی نییە کە یاسا دابڕێژێ. عقلیەتی ئەو عقلیەتی دارشتنی یاسا و منازەرەکردن نییە.
سەرکردەکانی باعس زۆر ئازاری خەڵکیان داوە ئەمەمان لە یاد ماوە ئەو لیستەی بریمەر و ئەوەی هاوپەیمانان دایاننا لە 55 کەسایەتی پێکات بوو بەڵام کەس باسی ئەوەی نەکرد کە لە زیندانەکان خەڵکیان ئەشکەنجە دەدا یان ئەو کەسانەی خانوەکانیان بەسەر خەڵکدا دەڕوخاند و خاپوریان دەکرد یاخود ئەوانەی خەڵکیان تیرۆر دەکرد. جێشی عێراق ڕاستە تاوانی کردووە بە ئەمری ڕژێمی پێشوو بەڵام ستراکچەری جێشی عێراق بە دەیان ساڵ دروست بوو و بە شێوازێکی تا حدێک میهنی دروست بوو بەشێکی زۆری بەشی سەرەوەی ئەوانە موسەیەز بوون و ئەندامی بەعز بوون یا ئەوە بوون بەشێکی زۆر لە قیاداتی عێراقی میهنی بوون پیشەی بوون لە پێشکەوتوترین زانکۆکانی دنیا ڕەنگە علمی عسکەرێتیان خوێندبێ و ئەزموندار بوون و ئەتوانرا ئەوانەی کە تاوانبار و مجریمن لابرێن ستراکچەرەکە بهێڵێتەوە بۆ ئەوی کە عێراق پێویست نەبێ جێشی تائیفی و لوغەی تائیفی تیا بەکار بێ بەڵکو عێراق ببێتە ئەو جێشەی کە هەیە بە میهنی بەڵام ئەمان ویستیان میلیشیای تائیفی دروستکەن. چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی چوو بوونە ڕیزەکانی حیزبی باس کێشەی هەبوو چونکە دەبوویمە پێداگریمان لەوە بکردایە کە سەدامیەکان دوور بخرێنەوە ئەو کەسانەی باوەڕیان بە سەدام هەبوو پەیڕەوی پرۆگرامەکەی سەدامیان دەکرد کە تاوکو ئێستاش بەشێکیان هەرماون. بەڕێز مالیکی ڕۆڵی کاریگەری لە دامەزراندنی دەستەی لێپێچینەوە و دادوەریدا هەبوو خۆشی کەسێکی گرنگ بوو لەو لیژنەیەدا تەنانەت کاتێک بووە سەرۆکوەزیرانیش بەردەوام چاودێری کاروبارەکانی ئەو لێژنەیە دەکرد. دوای ناڕەزایەتی زۆرەکانی کورد و سونەکانی عێراق لە بەخراپ بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکوەزیران ئیبراهیم جەعفەری توانیان لە دەسەڵات دووری بخەنەوە و سەرۆککۆمار مالیکی ڕاستپار بۆ دروستکردنی حکوومەتێکی نوێ لە ساڵی 2006دا ئەو کات عێراق لە خراپترین ساتە خوێناویەکانی خۆیدا نوقم بوو کوشتن و ڕفاندن و تەقینەوە و ململانەی سیاسی زۆربەی شارەکانی ناوەڕاستی عێراقی گرتبووەوە. بەڕێز ئیبراهیم جەعفەری ئەو سەرۆکی حیزبی داوا بوو بەڵام لەبەرەوەی ئیشکالێک دروست بوو لە بینی کورد و لە بینی بەڕێزیان وەکو شەخص یعنی کورد وای پێ باش بوو کە ئیتر جارێکی تر ئیبراهیم جەعفەری نەبیتەوە سەرۆکوەزیران. شیعەکانیش ئەو کاتە کە عیلاقیان لەگەر کورد زۆر بەقووەت بوو ئەو کاتە کوردیش کارکتەرێکی بەهێز بوو لەسەر مستەوای عێراق و لەسەر مستەوای هاوپەیمانانیش دەوان لەوەی کورد ڕازی بکەن قەراریاندا کە پێویست بەوە دەکات بەڕێز دکتۆر ئیبراهیم جەعفەری بگۆڕێت. ئەوانەی کە مڕەشەح بوون ئەو کات زیاتر مالکی بوو کە عیلاقاتی لەگەڵ کورد زۆر باش بوو تەوان ئەو کات و بەڕێز عەلی ئەدیب بوو بەڵام لەبەر هەندێک ئەسبابی ئیثنی عەلی ئەدیب هەڵنەبژێرا ئەوە بوو کە مالکی هەڵبژێردرا. ئەم حیزبە سیاسیان لە نێو خۆیدا چەند جارێک دووچاری لەتبوون بوو دوایین جار جیابوونەوەی ئیبراهیم جەعفەری سەرۆکوەزیرانی پێشووتر و دامزراندنی ڕەوتی تایبەت بەخۆی بوو کەوای کرد بەڕێز مالیکی ببێتە سەرۆکوەزیران. ئەمریکیەکان بانگهێشتیان کرد و پێشنیازیەوەیان کرد کە ببێتە سەرۆکوەزیران و لە دانیشتنێکدا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە نوێنەرانی پێکاتەی شیعە ئامادەی بوون. مالیکی پێی ڕاگەیاندن کە ئەمریکیەکان داوایان لێکردووە ببێتە سەرۆکوەزیران و ئەوانیش پێیان ڕاگەیاند کە هیچ لاریەکیان نییە و مالیکی کاغەزێکی بەدەستەوە بوو. ئەو هاوڕێیانەی لە کۆبنەوەکەدا بوون بۆیان گێڕامەوە کە کاغەزەکە مەرجەکانی ئەمریکیەکانی لەخۆگرت بوو لەگەڵ چەند بابەتێکی پەیوەست بە وەرگرتنی پۆستەکەی و ئەو لێژنەی لەوێ بوو کە لێژنەی پێکاتەی شیعە بوو بۆ بەدواداچوونی بابەتەکە لەو دانیشتنەدا کاتێکی زۆری خەیاند و هەموو لایەک ماندوو ببوون بەهۆی تاوتوێکردنی ئەم پرسە کە پێدەچوو دۆخەکەی ئاڵۆز کرد بێ. لە کۆتاییدا پەیوەندیان بە مەرجعی ئاینی کرد ئاگداریان کردەوە کە بەوە قایلن مالیکی ببێتە سەرۆکوەزیران و ئیدی بەم شێوەیە ڕێکەوتن مالیکی بکرێتە سەرۆکوەزیران کەواتە مالیکی لە ڕاستیدا بە پێشنیازی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی ئەمریکیەکان بووە سەرۆکوەزیران. مالیکی یەکتەرێ بوو بەکارهێنرا لەلایەن ئەمریکاش و ڕەنگە لەلایەن ئێرانیش و ڕەنگە لەلایەن دەوڵەتانی تری دراوسێشەوە ئەجێندایەک هەبوو بێ کە ئەو ئەکتەرێ بوو بێت بەشێک لەو سیاسەتەی جێبەجێ کردبێ. بەڵام ئەکتەربوونی مالیکی دوور نەبوو لەو مەئزەقەی کە عێراقی تێخرا. پێشتر لە ژیانی خەباتکاری تقریبا نەتوانم بڵێم هەر هەمویان 100% خەباتجێری باش بوون بە کورد و عەرەبەوە. بەڵام مشکلەکە چییە؟ کاتێک کە دەسەڵات دەگرێ دەست مهم ئەوەیە ئەتوو لەسەر هەمان ڕۆحی خەباتجێری خۆت بمینی.
شۆڕش سەری ڕۆڵەکانی خۆی دەخوات ئەمە تیۆریەکی باوە بۆیە پێم وایە بەڕێز مالیکی کاتێک کە بووە سەرۆکوەزیران گۆڕا چونکە وەک سەرۆکوەزیران و پیاوی دەوڵەت مامەڵی دەکرد تەنانەت هەڵوێستی دژبەیەک لەگەڵ سەرکردەکانی حیزبی داوەش ڕوویدا لە هەندێک هەڵوێست و بڕیاری جیاوازدا دژ بە ئاراستەی حیزبی داواکاری کردووە بۆیە پێم وایە هەڵوێستەکان کاتێک لە ئۆپۆزیۆن لەگەڵەوانی لە دەوڵەتی دەگۆڕێن ئەوەی کە حیزبی داوا ئەو عنسڵانەی پەروەردەکرد ڕێک لە بیریان چوو و بە هەمان ئوسلوبی پێش 2003 دەیانویست و بەردەوامن لەسەر ئەوەی کە حکومی عێراق کرد. دەسەڵات ئینسان تووشی غڕورە کات جاری وا هەیە و ممکنە زۆر جاریش خەتای دەسەڵات نەبی خەتای خەڵکیش بیت خەڵکیش بە چەپڵە لێدان و با بڵێن پێداگۆتن بە قائیدەکان تووشی غەرور و تووشی غەڵەتیانەکەن. هەندێک کەس هەبوون لە خوانە دەترسان کارێکی زۆریان کرد بۆ بەرزڕاگرتن و گەورە نیشاندانی بەڕێز مالیکی و خۆشی ئەم گەورەکردنەی پەسەند کرد و ئەمەش ئاکامی پێچەوانەی هەبوو. سەرکردە سیاسیەکانی عێراق نەیانتوانی ببنە پیاوی دەوڵەت ئەوان پیاوی دەسەڵات بوون ئەمە کێشەیە ئەگەر بمانتوانی وایە پیاوی دەوڵەت بەرهەمبێن دەمانتوانی دەوڵەتی دامەزراوەی پێک بێنین ئەمەش بە بۆچوونی منتەواو و توێژی سیاسی عێراق دەگرێتەوە ئەوەی شیعە بێت و پۆستێکی سیادی وەرگرت بێت هەر لە نێو بیری شیعەگەرایی دەمێنێتەوە و ناتوانێت لە قاڵ بکەی دەربچێت و ببێتە سەرۆکوەزیرانی هەمووی عێراق. حکوومەتەکەی ئەو لە کاتی دامەزراندنیدا لەسەر بنەمای تەوافق پێکات. مەبەستم هەردوو کابینەی یەکەم و دووەمی حکوومەتەکەیەتی. ئەم تەوافقە سیاسی هۆکارێکی ڕاستەوخۆ بوو بۆ ئەوەی سەرکردەکانی کوتلە سیاسیەکانی دیکە لە ڕێگەی وەزیرەکانیان و لە ڕێگەی کۆبوونەوەی بەردەوامی نێوان سەرکردایەتیەکان بۆ یەکلایکردنەوە و ڕادەربڕین لە هەندێک کەیس و پرسی دیاریکراودا دەست لە بەڕێوەبردننی کاروباری دەوڵەت وەربدەن و خاوەن بڕیار بن لە بەڕێوەبردننی دەوڵەتدا. ڕازگۆ بم بەبێ یەکەم بڵێم بەکارهێنانی دەسەڵاتی دەوڵەت پارەی سیاسی حرام بۆ کڕنی دەنگی خەڵک تەزویر بەکارهێنانی دەنگی تایبەت بۆ ئەو ئەمانە بەشی سەرەکی دیمەنەکەن بەشێکی تریش گومانیتیانە کە پشتیوانی هەندێک لە سەرانی ئاینی بۆ هەندێک لە حیزبە سیاسیەکانی شیعە کاریگەر بۆ لەوەی کە دەنگێکی زۆر بێنن جگەلەوەش نەبوونی بەدیل هەموو جارێکە خەڵک ئەخرانە بەردەم بەدیلەوە بەدیلێکی مەدەنی بەهێز لە ناو عێراقانیە ببێ بە بەدیل بۆ ئەم بیرۆکە تائیفیانە بۆ یەکە ئەو بەدیلە مەدەنیە بەهێز نییە و خەڵکیش ناچارە بن دەرەنجام هەر لە ناو ئەو ژینگە سیاسیە خۆیان جارێکی تر دەنگ بە ئەحمەد نەدەن بە مەحموودی بدەن بە حەسەنی نەدەن بە عەلی بدەن ینی هەر هەمان ژینگە بەرهەم بێتەوە لە بەرەوەی بەدیلێکی سیاسی نییە. دائما طبعا هاتو همو قائدك بدايات كديت دەسەڵات سیاسەتی حزبەکەی پەیڕەو دەکات بەڵام دواتر بە گوێرەی ئەو مواقفانەی کە تێی دەکەویت عقلیەتی خۆی زاڵ دەبی لەسەر قەرارات چونکە مواقف دەگۆڕێتە تو دەزانی کە تو دێ ناو دەسەڵات یەک ناتوانانی هەموو ئەو شتەی کە حزبی خۆت داوات لێ دەکات جێبەجێ بکەیت چونکە تو مەسئولی بەرامبەری زۆر بەرامبەری هەموو خەڵک دوو خۆشت نەوع ڕوحیەتێک لات دروست دەبی کە جاری وایە هەیە ممکنە قەرارەکەی حزبت پێ هەڵەبیت خۆت بتەوێ قەرارێکت کرد بدەیت کە گەیشتە سەر سوڵتا لەسەر حکم ئەوانش وەکو پێش 2003 دەیانەوەی بە دەستێکی ئاسنی حکم بگرن لە کاتێک دەستورەکەت ئەو ڕێگەی نادات چونکە لە مادەی یەکی دەستور دەڵێت العێراق ئیتیحادی فیدراڵی کەواتە فیدراڵیە و ئیتیحادیە مرکزیت نەما بەداخەوە لەو مفارەقاتە سەیرانەی هەیە مالکی شعاری دەوڵەتی قانونی بەرز کردەوە و ناوی کوتلە انتخابەکەی کردە هاوپەیمانەتێکی خۆی نانا دەوڵەتی قانون بەڵام ئەوەی کە لە عێراقا هەیە و بووە و تا ئێستش پەیڕەویەکرێ دوورترین معنایە لە دەوڵەتی قانون و نەخێرەوەی کە لە عێراقا دروست کرا بەداخەوە کە ڕەنگە تەنها ئەویش تۆمەتبار نەبێت لە مۆزوعە کۆمەڵێک زۆر سیاسیەکانی عێراق بەشدارن لەوەی کە دەوڵەتێکیان دروست کرد بمعنى دەوڵەتی قانون نییە بەڵکو دەوڵەتی فەوزایەوە و دەوڵەتێکی تائیفیە و تا ئێسش نەیتوانێت لەو کۆت و بەندە تائیفیە بێتە دەرەوە
پێویستە ئەو کەسەی پۆستێکی سیادی وەردەگرێت بۆ هەموو عراقیەکان بێت و نوێنەرایەتی خواستی هەموو عراقیەکان بکات. نابێت جیاوازی لە نێوان چینەکاندا بکات. ئەمە هەڵەیەکی گەورە بوو چ بۆ بەڕێزمالیکی چ بۆ سەرکردانەی کە دوای ئەو هاتن. ئەو وەک سەرۆک وەزیران نوێنەرایەتی هەموو عێراقی دەکرد. لە سەرەتادا شێوازی مامەڵەکردنی لەگەڵ هەموو ئەو کەیسانی کاری لەسەر کردووە، هەمومان لە یادمانە هەوڵەکانی چڕ کردبووەوە بۆ بنیاتنانی دەوڵەتی عێراق و مامەڵەکردن لەسەرم بنەمایە. هەروەها ئەوەشمان لە یاد نەچێت کاتێک سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی وەرگرت، ڕێکخراوی قاعیدە دەستی کردبوو بە چالاکی بەهێز و ڕوون لە عێراقدا. ئەوسا ئەبوو مەسعەب زەرقاوی و ئەوانەی هاوپەیمانیان لەگەڵیدا بەستبوو هەبوون. هەروەها دەستوەردانی هەرێمایەتی گەورە لە عێراقدا هەبوو. یەکێک لەو دەستکەوتانەی بە خاڵی بەهێز ئەژمار دەکرێت بۆ مالکی ڕوبەڕووبوونەوە و کەمکردنەوەی کردەوە تیرۆریستەکان بوو لەژێر ناوی سەپاندنی یاسادا. گومان لەوەدانە لە سەرەتادا پشێوی هەبوو. ئەو پشێویەش بە سەقامگیری گۆڕدرا، بەڵام ئەوە لەبەر لێهاتووی ئەو نەبوو. بەڵکو ئەمە لە سایەی هێز ئەمریکیەکانەوە بووە، چونکە پشتیوانی لۆجستی تەنیا ئەمریکیەکان دابینیان دەکرد و لە دەستی عێراقیەکاندا نەبوون. ئەو دەڵێت کەس لە دابشکردنی وەزارەتە ئەمنیەکاندا هاوکارم نەبوو. یەکێک لە هەڵەکانەوە بوو کە بەڕێز نووری مالیکی بە لەبەرچاوگرتنی پۆستی سەرۆکوەزیران و کێشە زۆرەکانی و پرۆسەی گواستنەوەی دەوڵەت لە هەمان کاتدا گشت پایلە ئەمنیەکانی ناوخۆ و بەرگری و ماوەیەک ئاسایشی نیشتیمانیشی لاستۆ بێت. هەموو ئەم بابەتانە بەتایبەتی لە وڵاتێکی وەکو عێراق هەرگیز ناتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت. عێراق ڕوبەڕووی تەحەدای گەورە دەبووە وەک قاعیدە و دواتر داعشی تیرۆریست. بۆیە فایلی ئەمنی کێشەی تێدا هەبوو سەرباری ئەوەی توانی دەستکەوت تۆمار بکات. وەک ئەوەی پرسی سەورەت الفورسان لە بەسرە، هەروەها لا پرسی قاعیدا بە هاوکاری لەگەڵ هێزەکانی ئەمریکا. بەڕێز مالیکی ئەو ساپلانێکی داڕشت و دەسەڵاتی یاسای سەپاند و لە ڕاستیدا ئەو پێشنیازەی دکتۆر موفەقەل ڕۆبەیعی ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی پێشکەشی کردو بە ڕاوێژکاری سەماحەتی خوالێ خۆش بوو فاتح کاشف ئەلغیتا کە هاوکاری بوون لە دابشکردنی پارێزگای بەغدا و پارێزگاکانی تر بۆ چەند ناوچەیەک لە ڕێگەی دیواری کۆنکرێتی بۆ گۆشەگیرکردنی گروپە تێرۆریستیەکان لە ناوچەیەکی دیاریکرا و ڕێگریکردن لەوەی ڕوو لە ناوچەیەکی دیکە بکەن. دەستگا ئەمنیەکانی عێراق لەسەر ئەساسی وەتانی دروست نەکرابوونەوە و هەر کات ئەتوو ئەگەر دەستگا ئەمنیەکان لەسەر ئەساسی وەتانی نەبن تووشی کاری سەدەبی. مالیکی لە ماوەی دەسەڵاتیدا توانی لە ڕێگەی پلانی سەپاندنی یاساوە ڕێگری بکات لە تەشەنەکردنی قاعیدە و چالاکی هەندێک گروپی چەکدار. هەروەها ئەو بە لێکتێگەیشتن و ڕێکەوتن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئینگلیزەکان بە توند و تیژی ڕوبەڕووی سەدریەکان بووە لە شارۆچکەی سەورە یا سەدر و لە پارێزگەی بەسڕە و ناسریەدا. مالیکی چوو خۆی لە باڵەخانەی پارێزگانە. سەدریەکان گەیشتبوونە سنووری باڵەخانەی پارێزگا خەریک بوو هەڵکوتنە سەر باڵەخانەی پارێزگا. ئەویش پەنای بردەبەر فڕۆکەکانی ئینگلیز و فڕۆکەکانی ئینگلیز هاتن و بە سەختی بردومانی سەدریەکانیان کرد و بەم شێوەیەش مالیکی خۆی لەم کەیسە گەورەیە ڕزگار کرد. بەڵێ ئەو لەلایەنی ئەمنیدا ڕۆڵی هەبوو، بەڵام ڕۆڵی بنەڕەتی یا ڕۆڵی گەورەی نەبوو. بەڵگەش ئەوەیە کە ئەم ڕۆڵە هەرسی هێنا و دۆخی ئەمنی لە عێراق دوای کشانەوەی سوپای ئەمریکا بە شێوەیەکی زۆر مەترسیدار و ئازار بەخش شکستی هێنا. شخصی کەسەکان ئەگەر حەزیشیان لەو ئاراستەیە نەبوو بێ کاتێک کە ئەخرێنە ژینگەیەک و هەر ئەو ئاراستەیە بەرهەمەهێنێ لە ئەنجامە زۆر ڕۆڵی کەسەکان دەوری نییە کە گومانت پێی باش بێ یا گومانت پێی خراپ بێ لە کاتێکە کە ژینگەکە بەو ئاراستی ڕێک خراپێک هەر ئەوە بەرهەم بێنێ. کاتێک کێشەی ئەمنی بەهۆی هەژمونی هەندێک لە سەرکردە سیاسیەکانەوە دەبێت کە دەسەڵاتیان زیاد بوو بە وڵاتاریمیەکان پشتە سوور بوون هەوڵیان دەدا دەستکەوت بۆ بەرژەوەندی خۆیان بەدەست بهێنن نەک بۆ ئەو چین و توێژەی کە نوێنەرایەتیان دەکرد.
يعني أولا ما يسجل ئەمە بۆ عێراق دەستکەوتە کە لە دوای ساڵی 2023ەوە بەند کراومان نییە بەهۆی بیر و بۆچنی جیاوازەوە زیندانی کرابێت هەرچەندە ناوە ناکۆچی و ململانی و پێشێلکاری سەری هەڵدەدا کە ئێمە تۆمارمان کردووە و هیومان ڕایتس وۆچ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چەندین راپۆرتیان بڵاو کردوتەوە. حکوومەت دامەزرا بەڵام ئەوەی کە باس دەکرێت من ناتوان پێت بڵێم کە بێسەر و شوێنکردنی زۆرە ملێ هەبووە ئەوە نەبوو. ئەمڕۆ لە عێراق سەرۆک وەزیرانی سوپەرمانیا چونکە دابەشکردنی دەسەڵات لە ئارادایە سەرۆک وەزیرانی یەک دەنجی هەیە لە ئەنجومەنی وەزیران ئەی وەزیرەکان چ ڕۆڵێکیان هەبووە بە دڵنیایەوە هەڵە هەبوو و تێبینی زۆر تۆمار کراون. یەکێک لە کێشە گەورەکان ئەوە بوو دەسوەردانی بێژمار هەبوو لە کاتی دامەزراندنی حکوومەتدا چونکە حکوومەتەکە بە پێی تەوافقی لایەنەکان دامەزرا پێیان وابوو کە مافی دەسوەردانیان دەبێت. ئەمە کێشەی سەرەکی یەکەم بوو. کێشەی دووەم پەرلەمان بوو. فراکسیۆنەکانی پەرلەمان وەزیریان لە نێو حکوومەتەکەدا هەبوو. کاتێک ئەم وەزیرە هەڵەیەکی دەکرد فراکسیۆنەکەی پشتیوانی دەکرد و نەدەتوانرا لێپێچینەوەی لەگەڵ بکرێت. بربژێرکردنی وەزیرانێکی ناپیشەیی کە شارەزاییان لە ئەرکەکانیاندا نەبوو نەیان دەتوانی پۆستی باڵا بەڕێوە ببن لەلایەن فراکسیۆنەکانەوە. ئەمەش کێشەی ئاڵۆزی زۆر گەورە بوو کە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا هەبوو بۆیە ناتوانین گلەی تەنیا لە خودی بەڕێزمالکی بکەین بەڵکو دەبێ گلەی و گازەندە ئاراستەی سەرجەم کوتلە و لایەنە سیاسیە بەشداربووەکان بکەین. لە مامەڵەکردن لەگەڵ لایەنەکان و پێکاتەکان جیاواز بوو. بۆیە ڕێکخستنەکانی داژنگەیەکی لەم پارێزگایانە بۆ خۆی دۆزیەوە چونکە بنەمای بەجێگەیاندنی دادپەروەری و یەکسانی کۆمەڵایەتی نەمابوو چەند لایەنێک فرامۆش کرابوون و ئەو پرساتەنیا بەرپرسیارەتی بەڕێزمالیکی نییە بگرا سەرجەم لایەنەکان بەرپرسیاری یەکەمی ئەم دۆخەن لە پرۆسی سیاسی عێراقدا ژینگەیەک بوو بۆ خەڵقاندنی ئەم دۆخە تەنانەت لەسەر ئاستی مافەکانی مرۆڤیش. ئەگەر باز لە پێشێلکاریەکانی دژ بە مافەکانی مرۆڤ بکەین دەتوانین بڵین پێشێلکاریەکان زۆر بوون لە ڕووی تیرۆرەوە. من وەک شارەزایەکی زانستە سیاسیەکان پێم وایە کە کێشەمان لە عێراقەوەیە ئۆپۆزیسیۆنمان نییە. نەبوونی ئۆپۆزیسیۆن و چێبڕچێکردنی سەرجەم لایەنەکان بۆ بەدەستهێنانی دەسەڵات وا دەکات درێژە بە دۆخەکە بدرێت و ئەگەر حکومەتی هاوبەشی نیشتیمانی بمێنێتەوە بەردەوامی پێدەدات. ئێمە پێویستمان بەو بوو دۆخەکە بەرەو پێش ببین بەڵام لە هەموو قۆناغێکدا ڕوبەڕووی تیرۆر دەبووینەوە. پێم وایە کێشەی سەرەکیمان ئەوە بوو کە هەوڵەکان چڕ دەکرانەوە بۆ ئەوەی حکوومەتی تەوافقی پێک بێت. ئەو بە هیچ شێوەیەک ژیری نەنواند لە مامەڵەکردنی سەربازی و ئەمنی و سیاسی لەگەڵ ئەوەی پێی دەگوترێت دەوڵەتی ئیسلامی داعش بە بەڵگەی ئەوەی ڕێکارەکانی شکستیان دەهێنا و ئەوانیش ڕۆژ دوای ڕۆژ پەرەیان دەسەند و دواتر مووسڵ کەوت و پاشان ڕوومادی و چەند پارێزگایەکی دیکەش کەوتنە ژێر کۆنتڕۆڵیان. بەڵام هەرکە بەڕێز مالیکی لادرا و بەڕێز عەبادی خرایە جێگەیەوە بینیمان کە دۆخی ئەمنی سەرە و ژوور بوو دوای ئەوەی ڕۆژانە 17 کردەوەی خۆکوژی و تەقانەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و لە بەغدا ڕوویان دەدا ژمارەکە بوو بە 1 یا 2 کردەوەی خۆکوژی و دواتر ئەم دیاردەیە ڕووی لە نەمان کرد. ئەمە ئەوە دەردەخات کە مالیکی بە تەنیا کاری نەدەکرد بەڵکو لە خولی یەکەمیدا لەگەڵ چەند لایەنێک کاری دەکرد کە ئەوسا هەوڵیان دەدا کۆنتڕۆڵی دۆخی ئەمنی بکەن و دۆخی ئەمنیان جێگیر کردو. ئەگەر بابەتەکە ژیری ئەو بوایە ئەوە لە سەرەتای سەرهەڵدانی بەناو دەوڵەتی ئیسلامیدا ئەو توانایی دەردەکەوت. نوری مالیکی لە ماوەی 2 خولی سەرۆکوەزیرانی عێراقدا تێوەگلاوە لە زۆر کاری گەندەڵی و تاوانکاری دژ بە مرۆڤایەتی. بەپێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی عێراق لە ساڵی 2006دا لە ڕیزبەندی 3 و ساڵی 2008 لە ڕیزبەندی دووەمی گەندەڵترین وڵاتانی دنیادا بووە. مالیکی تۆمەتبار دەکرێت بە کەوتنی شاری مووسڵ خێزانی زیاد لە 1000 کوڕکوژراوی سەربازگەی سپایکەر خۆپیشاندانیان کردووە دژ بە مالیکی و بە بەرپرسی یەکەمی کۆمەڵکوژی سپایکەری دەزانن. من دەڵێم لە سەردەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مالیکی گەورەترین گەندەڵی کراوە لە عێراق بۆتە سەرەتان لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی ئەوەی کرد کە بینیمان کە تیرۆرستانی داعش هاتن چەندەها پارێزگەر ڕووخا یعنی کەوتە دەست داعش لە کاتێکە ئەگەر ملاحەزەی ئەو ژمارە گەورەیەک لە هێزە ئەمنیەکان زۆر زۆرە مستەحیلە
پارێزگایەکی گەورە وەکو مووسڵ بکەوێتە دەستی داعش یان سەلاح الدین. کاتێک حکوومەتی مالیکی پێکات تەحەدایەکی زۆر مەزن هەبوو کە تەحەدای ئەمنی بوو. هەمومان ڕووداوی تەقانەوەی مەزارگەکەی هەردوو ئیمامی عەسکەریمان لە سامەڕا لەبیرە. ئەمەش سەرەتای دەستپێکردنی شەڕی تایەفەگەری بوو کە بڵاوبوونەوەکەی وەک ئاگری نێو پوش بوو لەو کاتەدا. ئێستا لەوانەیە بڵێن ئەمریکا و هاوپەیمانان ڕێگریان لە ژیری و لێهاتووی مالیکی کردووە و دووریان خستۆتەوە و لێ نەگەڕان پرۆژەی سەپاندنی ئاسایش تەواو بکات. خۆی کەی مرۆڤی بلیمەت و گوێر و ژیر و لێهاتوو دەردەکەوێ لەو کاتەی تەحەدای گەورە دێتە بەرامبەری و کێشەی گەورە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا ڕوو دەدەن. بەڵام کاتێک دۆخێکی ئارام و هێمن دەبێ ئەوسا پێم وانییە بلیمەتی سەر هەڵبدا و بەدی بکرێت. ئەو دەڵێ خۆم شەڕ ناکەم، بەڵام ئەو فەرماندەی هێزە چەکدارەکان بوو دەبوو زانیاری ئەوەی هەبوایە کە لە مووسڵ چی دەگوزارێ. لەو کاتەدا هەندێک زانیاری دزایان کردبوو مەترسیدار بوون کە لە مووسڵ چی ڕوودەدەن. فەرماندەی سەربازی هەن تۆمەتبارن لەو کەیسە، بەڵام سەرکردەی سیاسیش هەن. کەوتنی مووسڵ خۆی گومانی گەورەی لەسەرەکە ڕەنگە مالیکی بۆ ئەوە بوو بێ کە لە دەسڵاتە بمێنێتەوە ئەم هەڕەشەیە وا بکە کە شیعبی لە گۆڕانکاری نەکەنەوە لە عێراق و عێراقەکانیش ئەو ئەمری واقع قبول بکەن. ئەمانە وەکو گومانی گەورە هەیە. حتا ئەو لێ کۆڵینەوانش کرا لەسەر کەوتنی مووسڵ کە مەلەفێکە سەدان وەرەقەیە شارایەوە حتا لە پەرلەمانتارانیش و ئەنجامەکەی کە لیژنەیەک بوو لە پەرلەمانەوە پێگەێنرا بوو، بەڵام ئەنجامەکەی شارایەوە حتا لە پەرلەمانتارانیش. لیژنەیەکی لێکۆڵینەوەیان دروست کرد بۆ پێداچوونەوە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی مووسڵ. کەیسەکەیان ڕوانەی دادگای باڵا کرد، بەڵام دادگای باڵا دەست بەجێ وەڵامی داوە گوتی ئەم پرسا پەیوەندی بە ئێمەوە نییە. تۆپەکە فڕێمەدەنە یاریگایەمە چونکە فەرماندەی سەربازی لە نێو ئەو ڕووداوەدا هەن و بەپێی یاسایی سزادانی سەربازی دەبێت سزا بدرێن. کەواتە ئەمە گەندەڵی کرابوو لە ژمارەی هێزە ئەمنیەکانە و لە بوونی پلانی ئەمنی و هەروەهاش گەندەڵی تەنها دارایی نییە، بەڵکو گەندەڵێکی ئیداریش هەبوو. ئەمە لە کاتی مالیکی ئەوەش تەنها قسەی ئێمە نییە، ئەمە راپۆرتی پەرلەمانی عێراق کە تاوانی سەرەکی لە ینی کەوتنی مووسڵ بەدەستی داعش مالیکی یەکێک لەو کەسانە کە تۆمەتبارە مالیکیە. هەروەهاش بەهۆی کەوتنی مووسڵ بەدەستی داعش بانەڕاستە و خۆ ئەو هەموو گەنجە شەهید بوو لەسەر دەستی داعش لە سەلاح الدین لە تاوانی سپایکەرە. و ئەو خلالە لە قواتی مسلحی عێراقی دروست بوو خلالی ڕۆژ و شەوەک چەندەها شاری گەورە گیرا لە عێراق. بتەوێنێتەوێ ئەو تۆهمەتە ڕوبەڕووی بەڕێز مالکی دەبیتەوە. بەڵام دەتوانینەوەش بخەینە یادەوە کە ئەو کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی لە ساڵی 2012 دامەزراند کە ئەمە یەکەم دەستەی نیشتمانیە بۆ مافەکانی مرۆڤ کە لە سەردەمی مالکی سەری هەڵدا. هەروەها کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە ساڵی 2011 ئەمە دەستکەوتێکە بۆ ئەو. هەروەها ڕێکخستنی ڕێککەوتنێک لەبارەی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هێزەکانی ئەمریکی کە دیوێکی ئەم ڕێککەوتنە کۆمەڵایەتی و ئابووری و کللتوری بوو کە ناوەڕۆک و دەقی ڕەشنووسەکە لە ڕاوێژکارێتی ئاسایشی نیشتمانی بە سەرۆکایەتی دکتۆر موفەق ڕوبەیعی داڕێژرا. هەروەها دەستکەوتی گرنگی تری بەڕێز مالکی هەن کە دەبێ بخرێنە ڕوو. ئەویش لە سێدارەدانی سەدام حوسێن بوو کە سیمبولی بەعس و جەور و ستەم و داپڵۆسین بوو لە عێراقدا. ئەو هەموو گەندەڵیە لە مەسلەی مەلەفی خزمەتگوزاری لە عێراق چەند دەها میلیارد دۆلار صرف کەرا لە کارەبا کوا. یعنی بەڕاستی یعنی کارەساتە لە مەسلەی بوونەی تەحتی تر صرفی صحی. یعنی موازنەی بودجەی عێراق لە خۆلی رابردوو چونکە بە حکم ئەوەی من دووخۆل دەتوانم مقارنەی دووخۆلەکە بکەم، موازنەیەکی ئینفیجاری بوو، ئینفیجاری موازنەی 4 دەوڵەت مقارنەی بکە تەنها بە چاو مقارنە بکە لەگەڵ خزمەتگوزاری لە ناوەڕاست و خۆرەوە عێراق دەیبینی یعنی هیچ مقارنێک نییە. حەی عەلە السەڵات گەندەڵیە. ویستی یەکلایکردنەوەی حسابی نێوان لایەنە سیاسیەکان کێشەیەکی زۆر گەورە بوو. بۆ نمونە لە پرسی زیادبوونی ژمارەی بێوەژنان و هەتیوەکان
بەڵام لە بیرمان نەچێت کە دەستەی نەهێشتنی نەخوێندەواریش لە سەردەمی مالیکیدا دامەزرا. ئەم دەستەیە دامەزرا، بەڵام ئاخۆ ئەم دەستەیە بە شێوەیەکی دروست کاراکرا، ئەمەش کێشەیەکی دیکەیە. بەڵام و سەرکردانەی گوایە دوای مالیکی بۆشاییەکانیان پڕکردەوە نەیانتوانی بەردەوامی بە دەست پێشخەریەکانی بدەن و چاوەڕوانی خەڵک بەدی بهێنن. هەندێک لە برایان تیاندا هەیە بە ئەنقەست و بەشێکیشیان بەبێ مەرام و هەندێکیشیان لە یاری ئەمنی و سیاسی تێنەگەیشتوون. ویستیان مالیکی بکەنە کەسایەتێکی ئەفسوناوی. ئەمەش کاریگەری نەرێنی بەسەریەوە هەبوو. مالیکی بەخرۆشەوە ئەمەی هەڵمژی و بەرپەرچی نەدایەوە و نەیخستە بەرپرسیارەوە. بۆیە ئەم نازناوانە موختاری سەردەم و حسێنی سەردەم خرانە ڕوو. بحقیقت لە بیدایەتی حکومی خۆی بەرامبەر بە کورد خراپ نەبوو، علاقاتی زۆر باشی هەبوو لەگەڵ سەرکردە سیاسیەکانی کورد. مالیکی لەو دووخلەی دەسەڵاتیدا پێویستی بە سازان و تەوافق بوو لەگەڵ هاوپەیمانی کوردستانیدا. ئەوەش پێویستی دەکرد کە سازش لە هەندێک شت بکرێت و هەندێک بەخشینیش بەو هاوپەیمانیە بدرێت بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنرێت. مامەڵەکردنی لەگەڵ پرسی کورد ناسەقامگیر بوو. بۆیە سیاسەتی مالیکی بەرامبەر کورد سیاسەتێکی استراتیژی نەبوو، ئەوەندەی سیاسەتێکی تاکتیک بوو. هەر کاتێک پێویستی پێیان هەبوایە بۆ هەڵبژاردن و بۆ سەپاندنی هەژمونی خۆی لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی ڕێک دەکەوت. ئەمە ڕوون و ئاشکرا بوو، بە پێچەوانەش هەر کاتێک بیزانیایە کە ڕوبەڕووبوونەوە و دژایەتیکردنی بەڕێز مەسعود بارزانی لە بەرژەوەندی ئەودانیە بە دڵنیایەوە دەستی بە دژایەتیکردنی دەکرد. با بەڕاشکاوی قسە بکەین. بڕی 70% لە سەردەمی مالیکیدا پێیان درا، بە هاوپەیمانی کوردستانی درا. بۆ ئەوەی لێکگەیشتن هەبێت بۆ ئەو کێشانەی کە ڕوویاندا لە هەڵەبجە و هەوڵی قەرەبووکردنەوەی برایانی کورد لە بەرامبەر ئەو ستەم و جەورانی کە لە سەردەمی ڕژێم ڕوبەڕوویان بوو بووەوە. هەندێک ناکۆچی لە خولی دووەمدا هەبوون کە دواتر بوونە ناکۆچی قوڵ لەمانش پرسی هەناردەکردنی نەوت، پرسی مادەی 140 یاسای نەوت و گاز و چەندین یاسایی کە پێم وایە هەموو لایەنەکان لێ زیادکردنی گرژەکان بەرپرسیارن. ئەوان دیژی فیدرالیەتن. دەبوو گفتوگۆ هەبێت، دەبوو لاپەڕەیەکی نوێ هەڵبدرێتەوە، چونکە هەموو لایەک لە هەوڵاتیان عێراقی بەیەکەوە زەرمەند دەبوون. پێنای برد مالیکی بۆچی؟ بۆ برسیکردنی خەڵکی کوردستان لە شوبات 2014 بۆ چونکە دەبێت ینی دەستور هەموار بکرێت. ئەگەر سێ پارێزگا ڕەفزی کرد ناتوانانی هەمواری بکەیت، کەواتە ناتوانانی فیدرالیەت ئێلغاکەی. پەنایان برد بۆ پلانی بی، ڕوخاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و ینی ئلغاکردنی فیدرالیت لە لێرەی دی برسیکردنی خەڵکی کوردستان بۆ ڕوخاندنی حکوومەتەکەیان، بەڵام پلانەکەیان سەر نەگرت و خەڵکی کوردستان بە سوپاسەوە پشگیری حکوومەتی خۆیان کردووە بەردەوام بوو. مەسەلەکە بە حقیقت ئەو کاتە سەری هەڵدا کە وەزارەتی سامانە سروشتیەکان تەسیرێکی گەورەیان لە سەرکردایەتی سیاسی کورد کرد، بە تایبەتی وەزیری سامانە سروشتیەکان کە کورد پێویست بەوە دەکات خۆی نەوتی خۆی بفرۆشیت. و بەڕای من سوورانەوە بوو لە سەرکردایەتی سیاسی کورد بە حجەتی ئەوەی کە ئابوورێکی سەربەخۆڵ و کوردستان دروست دەکەن. من ئەو کاتوتم جارێک کاتی نییە، وەختی نییە، چونکە تووشی ڕۆژێکی ڕەشی وەکو ئەوڕۆ دەبین. ئەوە لە 2012 و 2013 کە گوایە بودجێ هەرێمی کوردستان دەبرن ئەگەر ڕۆژانە 400,000 بەرمیل لە ڕێگەی بەغداوە نەنێتە دەرەوە. ئێوە مکوڕن لەسەر ئەو هەڕەشەیە؟ هیچ لێدوانێکم نەداوە بڵێم بودجەی هەرێمی کوردستان دەبڕم، بەڵکو باسی ئەو چوارچێوە لێک تێگەیشتنم دەکرد، باسی ئەو دانوستانم کردووە کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا هەیە. بەداخەوە ئەو مەسەلەیە عەرەبی بە شکلێکی عام ئیستیفزاز کرد و عەرەبەکان دەستیان بەوە کرد کە زەخت لە مالکی بکەن کە چۆن کوردستان نەوتی خۆی بەسەر بەخۆ دەفرۆشێت و ئێوەش 17% دەدەنێ، ینی بودجەکەی دەدەنێ. ئەوە بۆ سەبەبی بڕینی بودجەی هەرێمی کوردستان لە مانجی 2014 لەوێەوە ئیتر مشکلەکان دەستی پێ کرد
بەداخەوە ئەو معلومەیە نەگەیاندرایە هەموو سەرکردەکانی کورد ئەو کات لەوەی کە بزانن ئەسڵی سەبەب چێیە و غەڵەتەکە لە چێیە. ئەوە بوو وای کرد کە سەرکردایەتی سیاسی کورد دژی مالکی بوەستیتەوە بەڕەغمی ئەوەی مالکی محاولەی کرد و یەک لەوانەی کە ویستی نێوەنگیری بکات من بۆم چونکە من ئەو کات لەسەر موچەی کوردستان ئیستیقالام تەقدیم کرد و گەڕامەوە کوردستان داوای لێکردم کە بگەڕێمەوە سەر وەزیفەکەم و چارەسەری کێشەکە بکەین بەڵام بەداخەوە محاولەمان کرد نەمانتوانی چارەسەری کێشەکە بکەین ئەوە بوو من ئیستیقالەمدا و گەڕامەوە کوردستان و ئەویش لە سیاسەتی خۆی بەردەوام ڕای دەگەێنین کە ئەمڕۆ لە کاژێر سێ بە ڕاستپاردنی برامان حەیدەر عەبادی دوور لە یاسا و ڕێسا پیادەکراوەکان و دوور لە بنەماکانی دەستوری عێراق پێشێل کرا. هەوڵەکانی مالکی بۆ مانەوەی لەسەر کورسی سەرۆکوەزیران بۆ خولی سێهەم لە ئابی 2014دا شکستی هێنا. دوای 4 ساڵی نیمچە خامۆش مالکی بە لیستێکی نوێ و بە دروشمی زۆرینەی سیاسی بەشداری هەڵبژاردنەکانی 2010 دەکات. ئەمڕۆ زۆرینەی سیاسی دەبێت پێکاتەی دیکە لە خۆ بگرێت. پێم وایە ئاراستەی ئەمڕۆی عێراق بەرەوە ئەو ئاراستەیە دەچێت. پێشتر پارتە ئیسلامیەکان هەبوون کەچی ئێستا مۆدلی پارتە مەدەنیەکان دەستی پێکردووە و تەنانەت پارتە ئیسلامیەکان ناویان گۆڕیەوە بوونەتە حیزبی مەدەنی. مۆدلی ئێستا قەبارەی سەر و تایفەگەریە و زۆربەی ئەو قەوارە سیاسانی ئەمڕۆ بینیمان پێکاتەی جیاواز لە ئامێز دەگرن. بەڵام ئەم دۆخە بەردەوام دەبێت و هیواخوازم بەردەوام بێت. هیواداریشم دەستوەردانی دەرەکی نەمانگەڕێنەوە بازنەی یەکەم و ماڵی شیعە و ماڵی سوننە و ماڵی کوردمان بۆ نەگەڕێنێتەوە. ئەگەر زۆرینە هەموو پێکاتەکانی عێراق لە خۆ بگرێت ئێمە پێمان وایە ئەمە خاڵی چارەسەرە بۆ قۆناغی داهاتوو. گوتی من باس لە زۆرینەی تایفی ناکەم من باسی زۆرینەیەک دەکەم پێکاتەکان لە خۆ دەگرێت. ئەگەر ئاراستەکە بەم شێوەیە بێت هەنگاوێکی باشە بەڵام ئەگەر مەبەستی زۆرینەی تایفەگەری بێت بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە. با سەرەتا بزانین ئەو بۆچی بانگەشەی بۆ زۆرینەی سیاسی کرد. ئەم پرسە هاوشێوەی پێکێنانی حکوومەتی مەدەنیە. لە ڕاستیدا ڕەوتە ئیسلامیەکان لە نێوانیاندا حزبی داوە ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی چیدی هیچ شتێکی نوێیان پێ نییە بۆ ئەوەی لە ناوخۆدا پشتی پێبەستن و کاری لەسەر بکەن بەچی بچنە گۆڕەپانەکەونەوە بە ناوی خزمەتکردن کە هیچ خزمەتێک نەکراوە یا یەکێتی عێراق کە یەکێتی عێراق بەردەوام لە هەڕەشەی پارچە پارچەبووندایە یا باسی لایەنی ئەمنی بکەن بۆیە پێویستی بەوە دەکرد کە دەست بە شتێکی نوێەوە بگرن و لە شەقام کاری لەسەر بکەن. بۆیە پێم وایە ئەمە ناونیشانە و دروشمێکە بە ڕێزمالیکی جگە لەمە هیچ شتێکی نییە و نەماوە. بڕیارەکان و دەنگدان خێراتر و ئاسانتر دەبن. زۆرینەی سیاسی کێیە شیعەیە. یعنی چی پەیرەو دەکەن؟ بەهێزکردنی دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، لاوازکردنی سەرۆکی کۆمارە و سندنەوەی دەسەڵات چونکە دەزانن تا هەتایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەدەستی شیعەیە و لاوازکردنی سەرۆکی ئەنجومەنی نێرانە چونکە دەزانین بەدەستی سوننە دەبێت و سەرۆکی کۆمار بەدەستی کوردە. بەڵام وەک بیرۆکە و پرۆژە من پێم وایە کە گەورەترین مەترسی کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە پرۆژەی زۆرینەی سیاسیە چونکە زۆرینەی سیاسی واتە زۆرینەی شیعە دەبینی چۆنە ئەمەش ڕێگە خۆشکەر دەبێت بۆ سەرهەڵدانی شەڕی ناوەخۆ.